من نام نوشیروانە نوشیران مصطفى امین ریکخری گشتی تفگرا گوران یکم ویزگی جیانا سیاسی خبر پارتیا دموکراتا کردستان و بوا لی پشتی نزی 5 سالان جکار سیاسی جبو یکم جار نوشیران مصطفى لسر دست همان حزبو دجی هفته 2 سالی دا ددن دادگه نوشیران مصطفى لدست بیک جیانا سیاسی و حیانها 5 جاران فرمانا گرتن جبو درچویه کو تواوان به صدم تهمت سیاسی بونو هاتی تهمت بارکرن به تکدان آسایش ولاتو پیلانگیریه جبو یکم جار لسال 1964 سردم حکم عبدالرحمن عارف پشتی 3 سالان دست بکرنا شورش ایلولو به تهمت پیوندیو هل سوران ریکخستنا سیاسی و فرمانا گرتن جبو درچویه جارکادن لسال 1907 اندل سردم سرکومار احمد حسن بکرده دیستان به تهمت پیوندی شورش و دامزراندن ریکخستن سیاسی و که هر دوی سال کوملای مارکسا لینین دامزراند بو جبو دوام جار فرمانا گرتن جبو درچو دادگه جی به 10 سالان زیندانی کرنه حکم دا وەک بخوا کتێبێن خوا داوەتگێڕە حکم داناوی بە تەمامەتی ژیاناوی گوهرد هەروەسا ساڵ 1970 جارێکادن بە تۆهمەتە پیلانگێری و تێکدانە ئاسایشە وڵات فەرمانە گرتنێکی بۆ دەرچوو دادگا بەحث بەغیابی سزایە بدارڤێکردنێکی بۆ دەرکرد جارێکادن هەر لە سەردەمێدا سەڵاتە بەحثدا و بێجارێ لە سەردەمێ سەرۆکۆمارەی سەدامدا ساڵ 1983 بە سەردەمێ شۆڕەش و بە تۆهمەتە پیلانگێری و تێکدانە ئاسایشێوە فرمانا گرتنی جبو درچو دادگه جدی سان بغیابی سزای بدار وکرنه جبو درکر پشتی سالان دورو درێژ بۆ 5 جار لە 16 وێ مەهێدا ji بۆ یەکەم جار لە دادگەیەن هەرێما کوردستانê و لەسەر سکاڵایەکە پارتی بە تۆهمەتە تێکدانە ئاسایشە وڵات و پیلانگێریە فەرماناگرتنێ ji بۆ دەرچوو ji bilî van 5 caran ku fermanagirtinê ji bo derçû çendîn caran skalayê yasayî li ser hatiye tomarkirin û demekî jî ji bal civata serkirdatiya Hizba Be'ez ve navê wî di lîsta wan kesan da bû ku dibe بێتەرۆرکردن. تەڤایەڤان فەرمانên girtinaوî li salên şêstiya ji bo salên heştiya ji bo Newşîran Mustafê derçûn tohmetên siyasî bûn û peywendiya wan bi şoreşên Kurdî ve hebûye. Tevgera goran, ev fermana niha jî bi biryareka siyasî dizane. Ji bilî fermana girtinaوî lê piştî sala 2009 ve du carên din, gazînameya dadgehê hatiye ji bo wî carê yekem li ser daxwaza Celal Talabanê Sekreterê Giştî Hêketiya Niştimaniya Kurdistanê û Serokkomarê wî Çaxiyê Iraqê bû. Cara دوم جی لسر داخوازا فاضل میرانی سکرتیر مکتب سیاسی پارتی بویه. او کسانی که برپرسن لوی که کێشە بۆ کۆمەلگا دروستەکەن و مصیبەت بەسەر وڵاتەکە ئەهێن و کاروباری خراپەکەن ئەکەونە بەردەمی دادگا و لێپرسینەوە ئەوانە